بەگاڵتە نەیانوتووە تێر ئاگای لە برسی نییە. ئەوە تا نوێنەری حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ئیتاڵیا دەڵێت کۆچی بەلێشاوی خەڵک بۆ ئەوروپا جێگومانە، چونکە باڵیۆز و کونسوڵی وڵاتان دەڵێن هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەند و سەقامگیرە. ئەمەش هەر لەبەر ئەوەی چەند ئۆتۆمبیلێکی $100,000 لە شەقامەکاندا دەسوڕێنەوە کە دوور نییە هی بەرپرس و نەوەکانیان بن. لە هەرێمی کوردستان هەمیشە دەسەڵاتداران لە دۆڵێک بوون و هاوڵاتیانی بەشمەینەتیش لە دۆڵێکی دی. ڕێزان حەمەساڵح نوێنەری حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ئیتاڵیا لە لێدوانێکدا بۆ دەنگی ئەمریکا دەڵێت بە ڕەچاوکردنی دۆخی ئەوروپا دۆخی ئێمە لە هەرێمی کوردستان زۆر باشترە. هەروەها دەڵێت من بینیومە ئەو کونسوڵ و نوێنەرانە چی بۆ وڵاتانی خۆیان دەنووسن. لەبارەی هەرێمەوە یەکێک لەوانە بۆ وڵاتەکەی خۆی نووسی بووی هێندەی ئۆتۆمبیلی $100,000 لە شەقامەکانی هەرێمی کوردستان دەسوڕێنەوە. بە هەموو ئیتاڵیا ئەوەندە ئەو ئۆتۆمبیلە گرانبەهانەیان تێدا نییە. ئەم قسەیە لە کاتێکدایە ئیتاڵیا خاوەنی ئۆتۆمبیلە گرانبەهاکانی لامبۆرگینی و فێراری و ماسێراتیە کە نرخەکەیان دەچێتە سەر و $1 و $2 ملیۆن و ئیتاڵیا خۆی دروستیان دەکات. هەروەها خاوەنی $1,400,000 کەسایەتی ملیۆنەرە و لە ڕیزبەندی وڵاتانی جیهاندا بۆ زۆرترین ملیۆنەر پلەی نوێمی گرتووە. نوێنەری حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ئیتاڵیا باسی لەوە کردووە وڵاتانی ئەوروپا وەکو یەکێک لە وڵاتە هەرە دەوڵەمەند و باشەکان سەیری هەرێم دەکەن. دۆخی ئەو 5-6 ملیۆنی لە کوردستانی عێراقدا دەژین هی ئەوە نییە دۆخێکی خراپ بێت. بە بڕوای چاودێران دیارە نوێنەری حکوومەتی ماوە بەسەرچوو لە بیری چووە ئەوانەی نوێنەرایەتی هەرێم دەکەن لە وڵاتانی دەرەوە هەمیشە سەر بە حەزبی دەسەڵاتدار و بەردەوام لە ناز و نیعمەتدا بوون. ئیتر کاتێک وڵاتان سەیری ئەو نوێنەرانە دەکەن وا دەزانن دۆخی خەڵکی هەرێمیش هەر بەو جۆرەیە. نوێنەری حکوومەتی ماوە بەسەرچوو لە ئیتاڵیا باس لەوە دەکات لە هیچ شوێنێکی دنیادا نەبووە هیچ باڵیۆزخانە و کونسڵخانەیەک تەرمی کۆچبەر بهێنێتەوە و تێچووی بخاتە ئەستۆی خۆی. بەڵام بیری چووە کە ئیتاڵیا یان ئەو وڵاتانی ئەو باسییان دەکات وەکو هەرێمی کوردستان گیریان نەخواردەوە بەدەست حەزب و بنەماڵەوە. هێندەی هەرێمی کوردستان دانیشتوانەکان لە دەست بێکاری و قەیرانی ئابووری و خزمەتگوزاری هەڵنایەن. لە کۆتایشدا لە نیوەی ڕێو لە ناو بەلەمێکی چووپی تەقیودا ژێر ئاو دەکەون و ئەو شوێنە دەبێتە گۆڕستانی یەکجاریان. کێشەی دەسەڵاتدارانی هەرێم و قسەکەرەکانیان ئەوەیە هەمیشە لە ناز و نیعمەتدان و هەست بەو مەحرومیەت و نادادیە ناکەن کە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانی تێدایە. بۆیە تەنانەت شکست و نەعەدالەتیش بە منەت و دەستکەوت بە خەڵک دەفرۆشنەوە و پێیان وایە هەموو خەڵک وەکو خۆیان لە خۆشگوزەرانیدایە.